حوزەی برێنتە یان لە ئەو ناوچانەی کە لە نەوتی برێنتی هەیە مەسەڵەن نۆرسیا قوڵترە. بۆچی؟ لەبەرەوەی کە زۆربەی زۆری نەوتی تەکساس ئەکەوێتە ناو چین تاوێرەکانەوە، یعنی لە ناو تاوێرەکانی لە ناو ناخی تاوێرەکانە لە زەویە. بۆیە خاکی ئەمریکاش بۆ خاکانە ناو ئەبرێت کە زۆرترین تاوێری تیا، زۆرترین تاشەبەرد و تەماشاکەی هەتا تاشەبەردی زۆر گەوری تیا کە بڕین و حەفرکردن و هەتا هەڵکەندنی ئەم شکاندنی ئەو تاشەبەردانە تێچوو مەشرەفێکی زۆر بەرزی هەیە. بۆیە لەبەر ئەو خاڵەیە کە تەماشاکەی نەوتی تەکساس ینی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ وڵاتانی ئەوروپا بۆ ئاسیا تەماشاکی بە کەمتر ئاڵوگۆڕی پێواکرێت، کەمتر ماوەڵی پێواکرێت، هەتا بۆ ئەمریکا شتێچوویکی زۆری ئەکەوێتە سەر. بۆیە ئەمریکا زۆرترین نەوتەکانی لەکوێوە دەستەکەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە لە عێراق، مەسەڵەن لە میسر، لە دوبەی، لە ئیماراتە، لە سعودیا، لە وڵاتانەیە. لێرە تەماشاکەن ئەکسپێنسیڤ تو شیپ زۆر بەبەهایە بۆ گواستنەوە و بۆ ئاڵوگۆڕ پێکردن. و پاشان نەوتێکی ترمانێ بەڕێزان کە ئەمیش بریتیە لە چی جۆرێکی ترمان هەیە یاخۆ قیاسێکی ترمان هەیە، ئەش بریتیە لە دوبەی و عومان. دوبەی و عومان بریتە چییە؟ دوبەی و عومانیش the middle is steering crude is useful reference for oil of slightly lower grade than WTI oil Brent. بەڕێزان دوبەی و عومانیش بەدەر لە تەکساس و لەگەڵ برێنتە تەماشاکی قیاسێکی تریا خۆ ناوچەیەکی ترێ کە ئەمڕۆ حسابی بۆ ئەکرێت لە ڕاستیە لەسەر ئاستی بازاڕە نێودەوڵەتیەکانە. بۆ لەبەرەوەی دوبەی ئەمڕۆ بۆ خۆی بەتەنیا بۆ بە بلۆکێک سعودیا لە ڕاستیە نەیکردو، ئەمەی نەکردو، بەڵام دوبەی و عومان ئێستا بۆ خۆیان بلۆکێکن، مەسەڵەن قیاسێکن، پێوەرێکن بۆچی بۆ پیاوانەکردنی نەوت، قیاسێکن بۆ چی بۆ ئەوەی کە مەسەڵەن حسابیان بۆ کرێت لەسەر ئاستی بازاڕەکانە. تەماشاکە بەڕێزان WTI ئەمە هەموو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەگرێتەوە بە پێمێنێ. برێن چۆ ئەگرێتەوە؟ مەسەڵەن تەماشاکەن بەڕێزان فۆرتس فیلدس، تەماشاکەن ئیکۆفیسک، تەماشاکەن رووسیا ئەگرێتەوە، مەسەڵەن سعودیا ئەگرێتەوە، مەسەڵەن لیبیا ئەگرێتەوە. هەموو ئەمانە لە چوارچێوەی حوزەی برێنتان تەماشاکەن بەڕێزان کۆی دەگرێتەوە. ئەماش یەکی ترە لەوانە کە هەموو ئەمانە ئەشتا چوارچێوەی نەوتی برێنتەوە. تەماشا بکەم بەڕێزان نایجیریا ئەگرێتەوە، نایجیریا کە خۆتان نەزانن ئەنگۆلا ئەگرێتەوە، کانگۆ ئەگرێتەوە. هەموو ئەمانە خاوەن زۆرترین نەوتن لەسەر ئاستی بازاڕەکانی دنیاە، مەسەڵەن هۆنگ کۆنگ ئەگرێتەوە. وەڵحاصڵ ئەمانە ئەو ناوچانن کە برێنتیان ئەگرێتەوە، کەواتان فراوانترین ناوچەیە. مثلا حوزەی برێنت فراوانترین ناوچەیە، بەڵام WTI مثلا بەس ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دوبەی مثلا بەس دوبەی و عومان ئەگرێتەوە. تەماشا بکەن بەڕێزان the middle eastern crude of useful ئەمەش طبعا بەسوودە بۆ بازاڕە نێودەوڵەتیەکان و هەروە تەرکیزی زۆر خرێتە سەر و بتوانێتی بازارێکی باش بۆ خۆی دابینکە، بەڵام لە ئاستێکی نزمتری وەکو تەکساس لەگەڵ برێنتە بێگومان دوبەی کەمتر حسابی بۆ کرێت، لەبەرەوەی کە مثلا زیاتر پەیوەستە بەو دوو دەوڵەتەوە یاخود سێ دەوڵەت زۆر جار لە چوارچێوەی ڕێکوتنەکانان. و پاشان دوبەی عومان باسکت بڕۆ دەکرد consisting of crude from Dubai, Oman, Abu Dhabi وەکو وتمان دووسێ دەوڵەت ئەگرێتەوە. Abu Dhabi ئەو پایتەختە it is somewhat heavy and has higher sulfur content putting in the sour category. Dubai, Oman is the main reference for Persian Gulf oil delivery to the Asian market. تماشا بکەن بەڕێزان کەواتە دوبەی عومانیش چییە؟ دوبەی عومانیش مەسەلەن ئەمڕۆ یەکێکی ترە لەو بازاڕانی وەکو وتمان هاوشێوەی مەسەلەن برێنت و تەکساس ئەمڕۆ مامەڵی لەگەڵاکرێت و ئەمڕۆ حسابی بۆکرێت بە شێوازێکی گەشتی و هەروەها ئەمانە ئەم نەوتە ئەوەی کە لێرە هەیە گرنگە و جیایەکاتەوە لە نەوتەکانی مەسەلەن نەوتەکانی تەکساس لە نەوتەکانی برێنت ئەوەیە کە ئەم جۆرە نەوتە تا ڕادەیە قورسترە بەڕێزان. ناوڕۆکی ئەم نەوتە تەماشاکە هیبیۆر تا ڕادەیە قورسترە و تا ڕادەیەک گۆگردەکەشی هیبیۆر تا ڕادەیە گۆگردەکەشی مەسەلەن ها سۆفر کۆنتێنت گۆگردەکەشی مەسەلەن بەرزترە. بۆیە بە شێوازێکی گشتی جۆری ئەم نەوتەی کە لە دوبەی و عومانە هەیە
تەواو ئەتوانین بڵێن لە سا 50 جیاوازە فەرقی هەیە لەگەڵ نەوتی شیرینی تەکساس لەگەڵ نەوتی شیرینی برێنتە. تەماشا بکەن بەڕێزان لێرە نەوتی ئێرە لەگەڵەوەیە قورسە و نەوتەکەشی تا ڕادەیەک گۆگردی زۆرە و ئاستی گۆگردەکەشی بەرزەوە لەگەڵ هەموو ئەمانەشا بەڕێزان دە ساوەڕ کەتیگۆری تا ڕادێک سوێریشی زیاترە، یعنی ئێمە وتمان لەوێ very sweet نەوتی تەکساس very sweet and very light بە هەمان شێوە وتمان برند sweet and light بەس لێرە ئەڵێن تاوە and heavier and has sulfur content کەواتە بە شێوازێکی گشتی ئەم نەوتانە نەوتی سوێرن و نەوتەکەیان قورسە و ئاستی گۆگرتیان بەرزە. لە هەمان کاتشا Dubai Oman is very mild reference for Persian Gulf کەواتە ئەمە سەرچاوێکی سەرەکی نەوتی کەنداوی چیشە نەوتی کەنداوی فارسیە و لەو سەرچاوێشەوە نەوتەکان ئەگاتە بازاڕەکانی ئاسیا ئایژن مارکێت. تەماشاکەن بەڕێزان کەواتە سەرچاوێکی سەرکیە بۆ دابینکردنی نەوتی ئاسیا و هەروەها سەرچاوێکی سەرکی نەوتی کەنداوی فارسیە. بەڕێزان هەمووتان ئەزانن نەوتی کەنداوی فارسی کە ئەمڕۆ یەکێکە لەو کەنداوانەی کە زۆرترین قسە و باسی لەبارەوەگرێت. تەماشاکەی هۆکارەکەی بۆ چێ دەڕێتەوە هۆکارەکەی بۆ ئەوە دەڕێتەوە کە لە سا 90 یاخود لە سا 90 بۆ 21 هەمووتان ئەزانن ئەم ڕقەمانە جێگیر نین بەڵام ساڵانە لە ساڵێکەوە بۆ ساڵێکی تر فەرقیە. کەواتە لە ماوەی 2-3 ساڵە کە ئەوەی دەرکەوتووە لە سا 90 بۆ لە سا 21 ترانزیتی نەوتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەیژن مارکێت لە ڕێگەی کەنداوی فارسی لە ڕێگەی کەنداوە یاخود کەنداوی فارسیەوە بووە کە زۆرترین نەوتیان ترانزیتی بازاڕەکانی دنیا کردووە و لەگەڵ هەموو ئەمانەشا بەڕێزان ئەم پرایسە بابمێنێ بۆ دوای میتێنمەکە بۆی کە ئاڵۆزیتان بۆ دروست نەبرێت. لێرە کرودی ئۆیل مارکێتمانەیە بە شێوازێکی گشتی ئەتوانین بڵێن there are two basic types market in crude oil بە شێوازێکی سەرکی بەڕێزان دوو جۆرە مامەڵەمان هەیە لەسەر ئاستی بازاڕەکانی دنیا بۆ نەوتی خاو. یەکەمیان بریتیە لە چی بریتیە the weight or cash market بریتیە لە weight or cash market. بەڕێزان cash market یەکێکە لەو بازاڕە گەرمانەی کە ئەمڕۆ زۆرترین مامەڵەی پێواکرێت و زۆرترین قسە و باسشی لەسەر دێت لە ڕاستی. کاژ مارکێت یان دەوێت مارکێت ئەمە ئەم بازاڕەیەکە ڕاستەوخۆ کڕیار کاتێک کە گرێبەستێک لەگەڵ دەوڵەتێکی فرۆشیارە ئەکات یاخود وڵاتی بەرهەمێنەر کاتێک کە گرێبەست لەگەڵ وڵاتی بەکاربەرە ئەکات بۆ عێراق بابیکەنن نمونەیەکی واقعی کاتێک کە عێراق مامەڵە لەگەڵ ئەمریکای ئەکات ئەڵێ من نەوتەکەی خۆمت پێفرۆشم بۆ ماوەی ئەوەنە مانگ تەماشا بکە بەڕێزان بە سعری ڕۆژ لێ وەرەگرێت و بە سعری چرکەر لێ وەرەگرێت بە سعری ئەو دەقەیە کە ئەمەش پێوترێ وێت مارکێت یا کاش مارکێت. مەسەلەن گریمان ئەمڕۆ نرخینەوە بە 62 دۆلار و 50 سنتە باشە کاتێک کە ئەمریکا و عێراق ڕێکەوتون لەسەر ئەوەی کە مانگێک نەوتی ئەمریکا وڵاتی عێراق بۆی دابین بکات پێویستە عێراق پابەند بێت بە دابینکردنی ئەو نەوتەوە بە هەرچی جۆرێک بێت کەواتە پێویستە عێراق گریمان ڕۆژانە گریمان بەلایەنی کەم ملیۆنێک بەرمیل نەوت بات بە ئەمریکا ئەبێت دابینی بکات باشە و ئەمریکاش لە بەرامبەرا چی ئەکات ئەبێ ئەم نەوتە لە وڵاتی عێراق بکرێت بەچی بە وێت مارکێت بە سعری ڕۆژ بکڕێتەوە بە سعری چرکە بکڕێتەوە ئەو چرکەیە چەندێکە خۆتان نەزانن زۆرترین ئالۆزی و زۆرترین گۆڕانکاری زۆرترین بەرزونزم بوونەوە fluctuation oil prices لەکوێیە لە سێکتەری نەوت و گازایە. تەماشا بکەن بەڕێزان گریمان ئەمڕۆ 62 دۆلار و 50 سنتە بۆ بەیانی ئەبێتە 69 دۆلار و گریمان 50 سنت. باش ئەمریکا ناچارە بە سعری یاخود بەو 69 دۆلارە لە وڵاتی عێراقی بکرێت یان گریمان نرخی نەوت دابەزێ بۆ 52 دۆلار ئەوە پەیوەندی بە ئەمریکاوانەیە کە گرێبەستی لەگەڵا کردەوە. وێت مارکێت پێمانەڵێ چی وێت مارکێت پێمانەڵێ بە سعری ڕۆژ چونکە لە کاتی گرێبەستەکەشە بەو چرکەیە مامەڵاکات کە نرخی نەوتەکەیتیایە بە 52 بە 52 62 62 کەواتە چیترمانێ فیوچر مارکێت where the trade market made through formal commodities exchange from specific future delivery date
بەرزان ئەمەشێکی ترە لەو خاڵانەی کە فیوچە مارکێتمانەیە کە ئەمەش بە جۆرێک ترە کە پێوترێ بازاڕی داهاتوو کە ئاڵوگۆڕی نەوتەکرێ یاخود ئاڵوگۆڕی پاراکرێ لەسەر ئاستی بازاڕەکانی دنیا بێگومان ئەمەش بە چیەوەیە بێگومان ئەمەش بە فیوچە مارکێتەوەیە کە ئەمەش بازرگانێکی گەورە و ئێجگار گەورەی پێوە کرد ئەمە زیاتر پەیوەستە بە بازاڕەکانی بۆرسەوە پەیوەستە بۆ بازاری پشت و سەنەدەکانەوە پەیوەستە بە کۆمپانیا گەورەکانەوە کاتێک کە پشتەکانی خۆیان نەکڕن پەیوەستە بە کۆگای نەوتەوە بەرەزان وڵاتی عێراق لەبەرەوەی کە بە شێوازێکی سەرگی پشت بە مەسەلەن داهاتە نەوتەکان نەبەستی زیاتر پشت بە سعی ڕۆژ مامەڵە لەگەڵ وڵاتانی دنیاکان مەسەلەن ناچێ بەلای فیوچە مارکێتە مەسەلەن بەرەزان ئێستا فیوچە مارکێت چییە؟ فیوچە مارکێت ئەوەیە کە ئەبێ خۆت تۆ وەکو ئەزین چۆن مەسەلەن ئەم گرێبەستەی کە لەگەڵ هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا کراوە پێوتری فیوچە مارکێت بەرەزان ئەمە گرێبەستێکە زیاتر چی کات ئەمە گرێبەستێکە زیاتر ئەو دەوڵەتانایی کەن کە زیاتر جۆرێک لە جۆرەکان دەسەڵاتیان هەیە جۆرێک لە جۆرەکان هێز و مەسەلەن هەژمونی ئابووری و سیاسی خۆیان ئەسەپێنن بەسەر شوێنێک تیا مەسەلەن فیوچە مارکێت ئەمریکا لەگەڵ عێراقا کردوێتی لە ڕاستیە پێویستە هەموو مانگێک 256,000 بەرمیل نەوت ڕەوانەی ویلایەتە یەکگرتووە ئەلم بگورن هەموو ڕۆژێک 256,000 بەرمیل نەوت ڕەوانەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکە لە ڕاستی ئەمە هیچ کەسێک نازانێت یعنی جگە لە سەرۆکی حکومەت و جگە لە مەجلیسی شورای دەوڵەت و مەسەلەن ئەنجومەنی حکم لە وڵاتی عێراق و شیعەکان و ئەم کۆبەڵانەی کە حکومەکەن جگە لەمانە هیچ کەسێکی تر نازانێت هەموو ڕۆژێک 250,000 بەرمیل نەوت ڕەوانەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کرد کە ئەمە فیوچە مارکێتە بەرەزان لەگەڵ ئەوەشە مەسەلەن تا 50 ساڵی گرێبەستی نەوت و گازکراوە لەگەڵ هەرێمی کوردستانە تورکیا و هەرێمی کوردستان تەماشاکەی پێویستە نەوت و گازی هەرێمی کوردستان و تورکیا بنێرێت بۆ وڵاتی تورکیا ئەمە چییە؟ ئەمە چی وای کردووە ئەمە فیوچە مارکێتی وای کردووە ئەمە بەهۆی دەسەڵات و هەژمونی ئەم دەوڵەتانە لەسەر ئەو شوێنانەی کە زیاتر مەسەلەن خاوەن نەوتن زیاتر خاوەنی سیاکتەری وزەن وڵاتەکەی خۆیانە بۆ ئەم وڵاتانە مەسەلەن عێراق و هەرێمی کوردستان زیاتر ئامانجیانە بەرەزان نەوتەکەیان ساغ بکەنەوەی تر بیریان لێ نەکردوێتەوە لە ڕاستیە لە کاتی خۆیان ئایا ئەمام گرێبەستە خراپە ئایام گرێبەستە ئەشێت ڕۆژە لە ڕۆژان بەزەرەری زۆر گەورە بۆ سەر ئایندەی کوردستان بشکێتەوە بەڵام ئیتر کراوە ڕێکەوتنەکە ئەمانە لە چوارچێوەیەکی زانستی شان و بەڕاستی ئەم ڕۆژمامەڵەی پێواکرێت لەسەر ئاستی بازاڕەکانە و بەڵام ئیتر ئەمە مەترسی زیاترە لە قازانجی بۆرمنەوە وەکو هەرێمێکی وەکو کوردستان زۆر سپاستان دەکەم بەڕێزان زۆر سپاس بۆ گوێگرتنتان لە ماوەی ڕابردووە تەوان تا ئێرە داخڵە بۆ ئیمتیحانەکە ئاگادار بن هیوادارم هەموو لایەکتان سەرکەوتوو بن هیوادارم هەموو لایەکتان باش و سەلامەت بن بۆ معلوماتان وشەی گرنگ لێرە دەوێت کاژ مارکێت فیوچە مارکێت ئەمە بۆ شای بۆ ڕاست و هەڵا ئەم exchange for some specific future delivery date ئەمەش وشەیەکی گرنگە بۆیە ئاگادار بن بەڕێزان ئەم گرنگانە بخوێنن و هیوادارم هەموو لایەکتان سەلامەت و سەرکەوتوو بن و دوور بن لە نەخۆشی زۆر سوپاستانەکە